تورکیا چونکە شتێکی زۆر جەوهەریە، علاقەیەکی زۆر مهمە، زۆر استراتیژیە. بچین بۆ تورکیا؟ من ناچم بۆ تورکیا. وەڵا بڕۆ بۆ لێرە بە قسە بکەین جارێ. نا بڕۆ باشین پێم باشە بچی، پێم باشە بچی. تورکیا بەقەد ئەوەی کە جەناب فەرموود ئێران جیرانێکی وایە و استراتیژیە. دۆستایەتی لەگەر باسی ظروف ناکەم، بەس دۆستایەتی لەگەر هەموو جیرانانە بوژانەوەی کوردستانی پێوە. ئەو گرژیانەی ئەخیری یان هەر گرژیەک لەسەر لەگەر هەر ئەو دەوڵەتانە گرژی بۆ ناومانێناوە. ئێستا وەزعی یەکێتی لەگەر دەوڵەتی تورکیا باش نییە. بەڵێ وایە. ئەو گورزانەی بۆ ئاخرش لێدەن خۆشایەتی ئەوشتەنە. لە هەمان کاتدا دەبێ ئەترافیش بکەین کەەوە مەسەلەی پەیوەندی یەکێتی بە پەکەکە یەکێک لە عوزرەکانی تورکیایە. بیانوەیە. بیانە بی بیانە نەبی. ئێمە سەری. لێرەمە باسی ئەو پەیوەندیە دەکەین. ئایا ئێوە چۆن تعریفی دەکەن و چۆن بەرەو پێشەوەی دەبن و چۆن چاچی دەکەن چونکە بۆ هەموو لایەک مەبەستە کە ئەو عێلاقەیە دەبێت سەرکەوتوو باش بێت. جەناب بژنی خۆتەوە پێ بڵێ. کێشەی ئێمە لەگەڵ تورکیا قورسە حەلکرێت و بە سوعبەت وتم ناچم بۆ تورکیا، من بەجددی ناچم بۆ تورکیا. ئێستا ناتوانم بچم بۆ تورکیا. تورکیا سێ بەتەڵی شەڕی داعش، سێ ڕەفیقی خۆم شەخسی ینی شەهید کرد لە عەربەت بێ سەبەب و بێ هیچ بیانۆ. ئەبێ ئێمە عیلاقەمان باش بێتەوە لەگەڵ تورکیا، ئەشمانەوێت عیلاقەمان باش بێتەوە لەگەڵ تورکیا. مشکلەکەی تورکیا ئەوەیە کە ئێمە بۆ چوونی جیاوازمان هەیە. لە ڕۆژاوە وەزعەکە بە جیاوازە بینین، ئێمە شتێکە بینین ئەوان شتێکی ترە بینن. ئێمە پەیوەندیمان لەگەڵ پەکەکە وەکو باسەکرێت نیمانە. چەند حزبێکن لە ناو سلەیمانی گلەیان لێکرێت ئەڵم بڕۆ دایخەن. چوومەتە بەغداد لەگەڵ فایق زێدان قسەم کردو توم هەم حزبانە ئیجازەیان هەیە. ئەرێ ئایا حزبێکە توانێت بچێ حزبێکی تر داخە کە ئیجازەیە؟ ئەڵێ نەخێر. باشە بۆ تورکیا تەعن ناکەن لەو حزبانە ئیجازەکەیان لا بنەوە حکوومەتی هەرێم بێت دایخە. من بۆ دایخەم. موسسات هەیە لە ناو سلەیمانی ئەڵێن ئەمە پەکەکەیە، من نازانم پەکەکەیە یان نا، بەڵام هەمویان ڕسمین، هەمویان ئیجازەیان هەیە، هەندێکیان لە هەولێر ئیجازەیان هەیە. باشە من بە چه حەقێک بڕۆم ئەم شتانە داخەم؟ منیش پێم وایە حەلی لەگەڵ تورکیا بە دایالۆگەکرێت. کورد ئینادن ها بە زەخت شت ناکەین. من بەیانیان هەڵاستم درۆنێکە سوڕێتەوە لەسەرەوە من بەعجەر هەلەوێکی لێ یەکەم. ئێمە حەزەکەین بە گفتوگۆ شتەکان حەلکەین. من دڵنیام شوێنێکەیە لە ناوڕاست کە ئێمە بتوانین یەک بگرینەوە، بەڵام کە ئامادە نەبن قسە بکەن، کە ئامادە نەبن دانیشن، ئێمە چی بکەین؟ ئێمە بۆ هەموو گفتوگۆیەک ئامادەین، بۆ حەلی هەموو مشکلەیەک. حەلی پەکەکەش ئێمە ئەتوانین هاوکاریان بین، هەموو لایەک ئەتوانێ هاوکاریان بێ، پارتیش ئەتوانێ هاوکاریان بێ. جەنابەت وەڵامەکە داوە ئەوەی کە من شتەمویست بزانم. ئێمە ئەمانەوێت ڕێکەوین لەگەڵ هەموو لایەک. لە بالەبیرت نەچێ، ئیجازەم بە بالەبیرت نەچێ، ئێمە یەکێتی بوو کە عێلاقەی پارتی باش کرد لەگەڵ تورکیا. جەنابی کاک مەسعود مامجلال بوو. ئێمە ئەتوانین چۆن مامجلال هاوکاری کردن ئاگرەکەی پەکەکە و ئەمە کەم بێتەوە کپ بێتەوە. ئێمەش ئامادەین بۆ هەموو هاوکاریەکی تورکیا بە شتی معقول. چەند شتێک هەیە داوا بکەن لێمان ناتوانین جێبەجێ بکەین، قەت نەمانتوانیوە مامجلال نەیکردووە بۆ ئێمە بیکەین.